بەناوی خدای گەورە میهرەبان لە بەدواداچوونێکی تایبەتە لەگەڵتانین لەسەر گرفتی وەرنەگرتنی گەرمی جوتیاران لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری کە ئەم ساڵ یەکێک لەو گرفتانەی کە جوتیاران هیانە وەرنەگرتنی گەرمەکانیانە بە نرخی ئەو نرخەی کە وەزارەتی بازرگانی عێراق دیاری کراوە و ئەو ڕێژەی کە دیاری کراوە. بەشێک لەو گرفتانەی کە هەیە ئەوەیە ڕێژەیەکی کەم لە گەرمی جوتیاران وەردەگیرێ بەپێی ئەو قانونەی کە دانراوە لە وەزارەتی بازرگانی سەرڕایەوەی کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم لەگەڵ عێراق قسەی کرد، بەڵام ڕێژەیەکی دیاریکرا و گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگیرێ، ئەوەش بۆتە هۆی گرفت. زۆرێک لە جوتیاران لەم بەدەدەچوونەیە دەبینن کە گەنمەکانیان لە نێو ژوور و لە نێو ساحەکانە هەڵڕشتووە و دەڵێن هیچ پارێک ناکات و ئەو گەنمیان لێ وەرناگیرێت و لە دەرەوەشدا لە بازار نرخێکی کەم دەکات کە نرخەکەی دەوتێت 250 بۆ 350 دینار لە کاتێکدا لە سایلۆکان بە 850 بۆ 800 دینار یا 820 دینار لیان وەردەگیرێت، بەڵام لە دەرەوە پارە ناکە. زۆرێکیان گەرمەکانیان داناوە دەڵێن ئێمە گەرمەکانمان تێکیشتێت ئامادەنین بۆ پارەکەمە لە بازارەکانە بیفرۆشین. ئەوەش گرفتێکی گەورەی دروست کردووە. من هەوڵەدەم لەم بەدادەچوونە تایبەتەدا سەرجەم دانە پەیوەندیدارەکان وەربگرین بۆی بزانین ئەم گرفتە چییە و بۆچی هەموو ساڵێک ئەمە دووبارە دەبێتەوە کە جوتیار زەرێکی زۆرەکە لەوەی کە گەرمەکەی لێ وەرناگیرێت لە سایلۆکان و بۆ حکوومەتی عێراق بە هەمان شێوەی کە ساڵانی پێشووتر هەبووە و ئەم گرفتانە بزانین لەکوێوە سەرچاوی گرتووە قسەی جوتیاران و هەروەها لانی پەیوەندیدار لەسەر بابەتە ڕابۆچوونەکان وەرەگرین بۆی خۆشەویستی دەخەینە ڕوو لەگەڵمانە بێت. هەموو ساڵێک جوتیاران لە کاتی وەرگرتنی گەرمەکانیان ڕووبەڕووی گرفت دەبنەوە. ئەو جوتیارانی هەرێم کە ڕەسیدیان نییە لە وەزارەتی کشتتوکاڵ هیچ بڕەگەرمێکیان لێ وەرناگیرێت. ئەوانەشی ڕەسیدیان هەیە هەر گرفتیان هەیە و بڕێکی کەم لە گەرمەکانیان لێ وەردەگیرێت. بڵێ ئێوە وەکو فەلاح و جوتیار ئەم ساڵ گیرروگرفتەکانتان چییە؟ باسی هەموو گیرروگرفتانە بکە سەبارەت بە وەرگرتنی گەنم و وەرنەگرتنی، ینی هەندێک قسەت باس کرد بەڕاستی جێگەی داخە، مەسەن تۆ باسی وەشەکەی گەرمی پاریشتا و کێستا ماوە بۆ نەفرۆشاوە ماوەتەوە. ئەم ساڵ حکوومەت چۆن گەرمتان لێ وەرەگرێەوە گرفتەکانتان چییە؟ ئەڵسان پێشەوەیان پیان وتیان وەرن بۆ زەراعاوتیان بچن لێ ناونووسنەکە چون وتیان کاکە تۆ تاخیر بووی تم بۆ والله ئەوە دەمێکە بە نردمانەوە خوارەوە لە خوارەوە هاتۆتەوە 250 کیلۆ وەرەگرین دومی جاوتم خۆ دومێک 50 کیلۆ بنەتەوەکەیەتی ئایا تۆ لە چلتەن تۆ هەشتم لە مۆرەگرین من چی بکەم خۆ بای ئەوە نابێ من سارێ بەرم لێ ڕایگرم و بوەستم و ئایا وەریگرن یا وەری نەگرن یا ڕەفتی کە نازانی چۆن ئەمە شتەکە منە بە ڕزیلی وەرەگیریانی بێتاقەت بوونی هەستا حەز دەکەم من خۆمیشیان خۆمم حەز دەکەم ئەدیان هەڵی ڕێژەم بشێنم لەلام ئاوا سووک بووە. ئێستا تۆ چەند تەنەتەیە لەو ئەوەی کە باست کە چەند لێ وەرەگیری؟ مناڵم تقریبا تۆ هەشتن تۆ حسامان نەکرد من هەشتن وەرەگیریە لە بە 250 کیلۆ. ینی تۆ باست کرد چل تەنەتەیە لەو چل تەنە هەشتن لێ وەرەگیری هەمە ئەوەی کە بمێنێتەوە چی لێ؟ ئێستا چ تەنەمە 2 ساڵیشم هەیە هەر ماوەتەوە هەر بۆ منەفرۆشە هەر پارێکی ڕزیل نایکە تا کابرا عەرەب هاتووە لێرە بە ئارەزوی خۆی کرێ بە 300 400 ئێستا لەوە زیاتر پێ نادا خۆ ئەو مەسرەفە دێکراوە مەسرەفمان لێ کردووە مەجووتمان لێ کردووە دەڕاستەیە خۆمان ئازێتماتی هاتیوە ئیتر گاز گرانە ئەم شتانە هەمووی ئەگەر لێشێنەوە بۆمان دەرناکە بێ شێوەیە ئێستا پەشێمانم لەکردنەکەی دەگەر تۆ پەشێمان بووی مانەی چی مێنێتەوە هیچ شتێک مێنێ تۆ گە شتێک کاس پێ بیکەیت و لی پەشێمان بی ئەمە لی پەشێمانی بۆ مەسەر بنابێ بۆ شوێی بەرم بۆ شوێی بەرم بۆ وڵاتێک چێ لێ مۆرگێ کابرا عەرەفەتە وەرەگرێ وتا هەبەتزینیە لێش و لێش وەرەگرێ گەنمەکە بەم بۆ سایلۆ لەوێ لایەن ناپرسن بۆ گەرمیترتان لێ وەرناگرن. من ئەم ساڵ نەچووم بە ساڵان نەچووم ساڵان هەر باشتر بوو تەقریبەن بەس ئەسام ئەوە نەماوە ئێستا ئەگە بەدڵیان وەرێگە بەدێشانە بە مەس ئەمە سلێمانمان دووە و ئەوە نازانم کوێیە ئەمە وەرناگیرەوە ڕەفسە و ئێستا ئەم شانەش پێیا بوو ئێستا ئەم گەنمان وەرەگیرێ ئەو وەرناگیرێ ئەو نەقەکانیشتان باشە کێشەی نییە ئەم ساڵ لە ڕووی کوالیتیەوە وەرەڵێ ئەم ئاڵتوونە چۆن ئێستا وەزان تەماشای هەڵژاوە لێە گەنم عیبینێنە وەڵڵی ئاڵتوونە گەنم بە حیاتی لەم ساڵ باشتر نەبووە لەم ساڵ بە قوتریش نەبووە لەم ساڵ چاتریش نەبووە لەی شوێنێ لەک ئێرە گەرمیان و کوێسا هەمووی وگەوە بۆ فەداعەتی عیبینیە ئێستا هەمووی گەنم چاکە هیچ کێشەیەمانە با کێشەمە سەر ئەوە سەرفیکەیت هەمان سەر نابێت. ئەو هەشتانەی کە لێتان وەرەگیرێ لەسەر ئەو ئەگەر ئەمێنێتەوە ئێوە چی لەکەن ینی ئەیفرۆشن لە بازاڕ ئەیفرۆشن ئەوزاکە بازار نیە بازار خەزیاڵە بۆم دۆزرە بازە بووی بەرم بۆشی بەرم کەس لێتان ناکرێت ئەلافاڕێ کاکەژیان ئەیدێ بە 250 ئەیە بە 300 یعنی وەکو بچی
هەل وەک بڵێم بۆکسی وەڵی نازانم بۆکسێکە هیچی بۆ نامێنێتەوە هیچی بۆ نامێنێتەوە چەند زەرەکەن ئەگەر چۆن ناکەیت چۆن منڵم گاز هەموو کاتیان کڕیمە لیتی بە 1000 کڕیمە بە 800 کڕیمە ڕۆنە گۆڕی بای 200,000 300,000 شتان خیاڵیە ئێمە هەموو شتەکان گرانەوە نییە بڵێ حکومە دیارێکە ناتێ حکومە یەک مزەخەیەک دەرمانی نییە بداتێ ساڵان حکومەدەی ڕشان بۆی وەرە هینەکەی گونەی بۆ نردی شوێنی بۆ پایەکەی بەدامی پارەکەی داتە پێت من لە 2016 و 15 دوێنێ پێر وەرم گرتووە لە پیرەمەگروم لێ وەرم گرتووە جەماعەتێکی وەسا بوومتیان تم بۆچی ئینەکەی تۆ زانی سەرمانی جێڕنەوتم نەوەڵا وتیان 50,000 وتم هەر 50,000 وتم هەر حەدێ بخۆن پێی دوۆن هەر تەنێک 50,000 لەگەڕاوەتەوە ماڵە بە قڕنجی دێ تم بۆ خێرە چییە مەسەلە بۆ وتیان وەرە باسی وگەچم کە بویان جێ نەکرایە بڵم ئەرە وتم ئەرە خێرە تۆ ئەم دوێنم تەنێک تۆ 50,000 نێسێن کولی تەنێک حەسەنیان کە بویان جێ نەکرایە وتیان کاکە با بڕۆی هاتیتەوە بەچێ بڵم بمەرەوە سەکەکەم ئەو پارەکەی خوڕە باش ئالێرەوە ئێوە چی بە لێرەوە زۆر باشە زۆر باشە حاجیگان ئالێرەوە لەم ڕێگەی کەناڵی ئێمەوە چی بە وەزارەتی پشتیوانی خۆمان ئەڵێن بۆی کە ئەمە تەنها کێشەی تۆ نییە زۆربەی فەلاحەکانی زۆربەی فەلاحەکانی ترم کێشیان هەیە چیان پێڵێن چیتان بۆ بکەن بۆ شارسەرکردنی ئەم کێشە لێ ماوەرگرن لێ ماوەرگرن شوێنێکمان بزن سەرفی بکەیت چونکە ئەم گەنمە خۆوە نیمە سایلۆ بم لە سایلا 2 ساڵ ڕایگرن بۆم ڕناگیری دێ پارەم پێویستە ئەمێ پارەی دەڕاستە بم ئەبێ پارەی کرێکار بم ئەبێ پارەی عەرەبانە بم ئەیسەر ئەمانە هەمووی هەیە ئەبێ پارەکەی بێتێوە نییە وە کابران وەرنەگرن لە دەرۆژ ناتوانن بیفرۆشن ئەمە ئەو ناتوانن ئەو پارێش بە شوێ بەرێن بەراش کابر لێت وەرەگرێ ئێستا ئەو سایلۆنی کە باس کرد لێرە سایلۆی نازام عەرەبە کێ هاتووە لێرە ئەوانە بەچەند لێتان دایناوە کڕێوە ئینەکە دانیشتۆ بێسا کاکە وەڵا ئەمە بمەوە ناگیرێ بۆ وەڵا من نەوەکەی جایە بەعرەزی خۆی وەرەگرێتتر هیوای ژێڕێتەوە ئەڵام بەچەند لێتان وەرەگرن بە 300 وەرەگرن بە 450 وەرەگرن هەتا 500 ناڕۆ ئێستا 500 ناکە ئەسا کە 500 بکە هەرم پاڵمان پێوەنە بەس نایکە ڕۆژ بە ڕۆژ دابەز ئێستا چون زۆرە شەکە لە عەد دەرچووە چۆکە حکومە وەری نەگەێت بۆ شوێ بێ خۆی ئیشی حکومەتەوە ئیشی من نییە ئیشی من تۆ نییە ئیشی حکومەتە خۆی ئەبێ مشور بخوا بڵێ وەرە گەنمەکە لێوەگرم وە نییە ئەمە شتە وا بووە بەڵای ئێستا ئەمڕۆوە نەماوە زۆر باشە ئەو گرفتە ساڵانە بەردەوام دووبارەیە بێتەوە وای کردو ئێوە بێئومێد بن بێتاقەت لە 2015 دوێنێ پێرەوەریگری پارە ئەمە فەرعەتیە چەند ساڵەکە بۆ حسابی ناکەیت چەند ساڵەکە 8 ساڵ دانە ساڵ من ڕۆژانە تۆ کرێکارەکە ئەگە ئێوارە پارەکەی نوێتەوە کابرای وەزن ئیش کردووە ئەمەشە کرێکاریە خۆمەتی ئەمەش عینە کرێکاریە و تۆتەوێت ئەو تازەکەی بخۆی بەس بمانە وازی لێ هێناوە لە بەرەوەی کە وەزانە چەند ساڵی وازمان ئەم ساوتیان کاکە حکومە وەرێگرێ دەستجانە بەموچە کاکە حکومەتی مرکزی وەرێگرێ نەما ئەوش نەما ئەو وەری ناگرێ بە ئارەزوی خۆی 500,000 تان وەرەگرن ئەوە چییە؟ ئەوە شتیوە لە ئەتارێ جێ نابێتەوە قسانیان ڕاست نیە تۆ بڕێ من لە ناو ڕاستیاوە سەویکەی وەرناگرم چی دێ بکەمەی خۆ ئەلەفیشە من لە توانە ئەلەفیشانی ئەم گەنمە گیا زۆرە حکومە دەبێت و سایلۆ 50 سایلۆی تایە ئەوە سایلۆ لە پیرەمەگروم هەیە لە هەموو شوێنێک هەیە لە چەمشەماڵ هەیە ئەمە هەموو سایلبەتێکە حکومە دەگە حکومەتە ئەگە حکومەتی نییە بەرا من حکومە نێم و دەست پێشە زەوا شەرێتی بەڵێ طبعا حاجی کەریم یەکێکە لەو جوتیارانەی کە لە سنووری بازیان دەخڵدانێکی زۆری هەیە و طبعا ئێستا ئەم شوێنەی کە ئێمە لێ وەستاوین ئەمە خانوویەکە دروستی کردووەوە گەنمی پاریتیا داناوە لەبەرەوەی کە ساڵی ڕابردووش هیپاریش و ئەوەی پارم لە ماڵەوەی بەس ئەمان لێرەیە یعنی هی ئەم ساڵ و هیپاریشی بدوێتەوە ماڵەوە لە خسوەتی ئێرەوە لەبەرەوەی کە حکومەت لێ وەرناگرێت حاجیگەن بیکەرەوە بزانین گەنمەکە و ئەمەی ئەم ساڵە ئەوە ئەمە گەنمەکەمان ناگەڕن ئەمە وەرناگیرێ بە ویژدانەوە بێت تەماشایکەی وەرناگیری ئەمە ئەڵێن وەرناگیرێ باشە لەبەر ناشرینەکەیەتی ئەمە سلێمان دووەش شیوای پێڵێن ئەڵێن ئەمە ئەم ساڵ ڕەفتە بۆ ڕەفتە
هو دبر والرفسة قولي ناقل بو الرفسة من لو جات الشيء هو ترى ذاتنا به ئێستا هەم ڕستقی ئێوە هاتانە یعنی هەرە بێ لەو أنا ژوورە هل من شيء مني بس عمر أو إخوان منه دعوة شيء هي ذانه شيء ذاك أبو شوي بله شلون ما نيجي بوي بله باشایی ئەمە مەترسیتێک چوون و تكشف لك والله زيت السيرة ولا تكشف شيء منازع والله نازع تأسى مثلا صار نمان إيش تو بس ما هو تو واحد إيش محاولة مذكر دوم إيش شو نجم اللي ما نعرفه بەتەمای یعنی چی ئەم ژوورە هەر پڕکەی والله لەگەن و داینەی أول جوري خو موت كم كردو أنت بزين باش خود شو نك وفناك و كل خوازي شو نك ومش رجعك ما ممكن طالي فيوني تشيني خو منه وانا قال ما ناخم ما بقرب بوس دي قبل أو أنا صار وأنا سلفك وانيا ڕاست بس يصير أو أنا تازه قبر ناقل لمان يا مجدد سوا سنة ينازل شيء فيك هاش وين يقبل شيء هاي أنا لازم سوا 50 سنة أول كان يتخاط أما يصير زين ذروي ولاد بودي أوايا هو تاهم سربو سرواي حمد گەرمێکی جوانە قال لو جات الدنيا عزك بهين في شاهين سيف كذا هذا جات الزور ني معناه ما أو معناه تو ما كردو فادايتي حاجی کەریم دەڵێ منامەدەم گەرمەکەم لێرە دابنێم بەڵام نایفرۆشم بە 250 دینار و 300 دینار ئەوانە في كذا ودرس بس وەکو باسێکە ینی ئەگەر لێرە تێکی شێ ئەو نایدا بۆ پارەیە چونکە هیلاکیەکی زۆری هەبووە لەگەڵ ئەم بەرهەمەیە وە لە هەمان کاتدا پارەیەکی زۆری داوە لە مەسەلەی دەڕاستە و کرێجووت و کۆمەڵێک تراکتۆرەوانە لەبەرەوە دەڵێ لێرە ینی تەنها داواکاری ئەوەیە حکومەتوەری بگرێ لێیان و بە پارەی ئەمڕۆ کە ئێستا بنمونە بە 850 ئێستا کە لە سایلۆکان وەرگێ ینی ئەو ئەگەر تۆ بنمونە بە 650 یان بە 500 تەنوەر بگیرێ في أنصاز نعلم بلان بالشخصية ورقة ولا صار عمي بو بالك دەست خۆش بە حاجیگە طبعا ئەمە أمور كما أوي مكاتبك ما أوي ڕاستە فەرمی إيش كمان إيه ثم عشقوني نبلي ولا خيناك والله هم إيش أو حشي إيش كمان هي ڕاستە طبعا ئەمە کێشەی با حكومة قال إندي سبب خوي بقرب دوايا ڕاست قال حكومة بي بلي كوا قال مثلها وديقري أي سايلو شيء أي حكومة يعني شيء أي نال حكومتين قال حكومة نيابة برونات بنسيا دەست خۆش حاجیان طبعا ئەمە کێشەی تەنها حاجی کەریم نییە کێشەی هەموو فەلاح و جوتیارەکانی ترا لەم سنوورەیە طبعا هەمویان ئەم داواکاریان هەیە و دەڵێن دەبێت حکومت ئەم گەرمەی کە هەیەە لیان وەرگیرە زۆر بیان گەرمەکانی لەبەر دەرگی ماڵی خۆیان ئەوەنەی کە ژووریان لەبەر دەرگی ماڵی خۆیان ڕوانکردووە و ئەوەنشی کە ئەوە شوێنێکی وەکو حاجی کەریمیان هەیە لێرەدا ناوە تاوکو کاتەی چارەنووسانێک لای دەکرێتەوە بەڵام زۆربیانی ساڵی ڕابردووش گەرمیان ماوە تاوکو سالیان وەرنەگیراوە چکە بە نرخێکی کەم لیان وەرەگیراوە لە سایلۆکان لیان وەرناگیرا و ئێستا ئەم گەرما گەر بێت و لیان وەرنەگیرێەوە یەکلایی نەکرێتەوە ڕەنگە ئەمە تووشی ئافات بێ و باران و کۆمەڵێک سوزانم مێرو ئەوانە لێ بدا گەرمەکە خوا نەخواستە تێکەچێت لە هەمان کاتدا وەکو حاجی کەریم باسیەکە گەرمەکەیان گەرمێکی هێجگار جوانە و ینی دەتوانرێت سوودی زۆری لێ بگرێت بەڵام حکومت ئامادە نییە بە پارێکی باش لیان وەرگری ئەوانیش گەرمەکان هێشتۆتەوە دەڵێن بەم جۆرە لە ژوورەوە بێ باشترە لەوەی کە بە پارێکی کەم بیدەن بە بازاڕ و بازرگانەکانی تر. هاتوونەتە چەمچەماڵ زۆرترین ڕێژەی گەنم لەم سنوورە هەیە بۆ لای بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەچین گرفتەکانی جوتیاران و چارەسەر نەکردنیان ڕوبەڕووی دەکەینەوە. بەڕێزان جوتیاران یەک دنیا گلەییان هەیە لە حکومەت و وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەوەی وەکو پێویست گەرمیان لێ وەرناگیرێت. ئێمە هاتوونێتە بەڕێبەراتی کشتتوکاڵی چەمچەماڵ لەگەڵ بەڕێز شێخ ئیسا گفتگۆی زیاتر دەکەین لەسەر گرفتەکانی جوتیاران و وەرنەگرتنی گەرم و ئەو میکانیزمانی ئەوان هەیەە بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران و کۆمەڵی گلەی تر کە دەکرێت لەوان و هەم گلەی جوتیاران و هەم گلەی ئەوانیش بزانین قسەی ئەوانش چییە بۆ جوتیاران لەسەرەوەی کە بۆچی وەکو پێویست گەرمی جوتیاران وەرناگیرێت. مەسەلە لە بەڕێبەراتی کشتتوکاڵی چەمچەماڵین دەچینە ژوورەوە لەگەڵ کاشە ئیسا قسە دەکەین زیاتر لەو بارەیەوە. کاشێک بینە ژوورەوە. السلام عليكم. يا صباح الخير
لەسەر سەرمانە هەمیشە لەسەر حەقە. دەمەوێت لەوە دەست پێ بکەم کاک شێخ ئێوە میکانیزمی وەرگرتنی گەنم ئەمساڵ چۆنە بە تایبەتی لە سنووری کشتتوکاڵی چەمچەماڵ کە جوتیارێکی هێجگار زۆری لێەوە دەخڵدانێکی زۆر هەیە میکانیزمەکان چۆنن بۆ وەرگرتنی گەنم و ئەو گلەیانەی هەیە بە تایبەتی لەسەر ئێوە دوای دێمەسەری. بەڵێ سەرتا بەنای خوای گەورە و بەشنە مێرەبان بەخێبێن سەر و سەرچاومان ئێمە وەکو بەرەباتی کشتتوکاڵی چەمچەماڵ سنوورێکی زۆر فراوانی مان هەیە لە سنوورەکەمانە ڕوبەرێکی زۆر فران کشتتوکاڵیمانەیە لەو ڕوبەرە ئێمە نزیکەی 400,000 بۆ 440,000 دوێنم ئەم ساڵ بەگەنم چێنراوە. ئەم ژمارەیە ژمارەیەکی پێوانەیە توان بڵێم بە حکمەوەی ئێمە خاوەنی 420 گوندی نەم سنوورەوە نزگەی 10,000 جوتیار خەریکاری کشتتوکاڵین. ئەو پلانی کە ئێمە ئیشی پێ دەکەین ساڵانە بۆ تۆمارکردنی ناوی جوتیاران و دانانی پلانەکان بەو شێوەیە کە لە مانگی لە پاش دشاندنی گەنم جوتیاران لە مانگی 1 تا مانگی 3 سەردامان دەکەن بەپێی ئەو بەڵگە و مستەمسەکانی کە هەیەە کە خاوەندایەتی زەویەکانن دەسەڵمێنێت سەردانی هۆبەی پلانی بەڕوەبارتیمان دەکات. لێرانە ئێمە پلانەکە وایە چ پەیوەست بێ یاخود تاپۆی هەبێ ئەو جوتیارە ناوەکەی تۆمار دەکرێت ڕوبەرەکەی بۆ دەنووسرێت بەپێی ساڵ بڕشتی گەنم دیاری دەکرێت ساڵوا هەیە وەرزەکەی باشە بڕشتی گەنم لە 500 کیلۆ تا 600 کیلۆ ساڵی ئەم ساڵ ئێمە لە سوپاس بخوای گەورە لەبەرەوەی هەم باران لە کاتی خۆیان باری هەم ڕێژەکەی زۆر باش بوو هەمیش وەکو پێویست لە کاتی پێویستا بوو کە بۆی مای دڵخۆشکەری هەمووان ئێمە وەکو بەڕشت سنووری ناوچەی چەمچەماڵ بڕشتی 1 دوێنم زەویمان بە 700 کیلۆ دانراوە بۆ شێوە ناوی جوتیارەکان سەرجیان تۆمارەکەن پێم وابێ ئەم ساڵ نزگەی 6200 جوتیار لە سنووری چەمچەماڵ ئەوانی کە تۆمار کراوە لامان کراوە بە پلان و نێردراوە بۆ سەروی خۆمان و هەمووی چۆتۆ دەباغا تەخصاتی خۆی بۆ کراوەتەوە پاشان ناوەکانمان بۆ گەڕاوەوە بە تەنسیق لەگەڵ سایلوی چەمچەماڵە ئەوانش بە هەمان شێوە کە ناوەکان بۆ هاتوۆتەوە پژگیری جوتیارانەکەین بۆی بچن گەنمەکانیان بەرنە سایلۆ و بە بازاڕی بکەن. ئەو جوتیاری کە ناوی تۆمار نەکردووە یانی ناتوان گەنمەکەی لێ وەربگرن. ئێمە بۆ خۆتان دەزانن تەخسیساتی مالی لەلایەن حکوومەتی عێراقیەوەیە ئێمە ئەبێ ئەو جوتیارە ناوی خۆی تۆمار کردبێ بۆی تەخسیساتی بۆ بکرێ ئەگەر نەیکردبێ ئێمە بەداوای لێبوونەوە هیچ شتێکمان پێ ناکرێت و ناتوانین ئەو جوتیارانە خزمەت بکەین بەڵام بۆ وەرزی داهاتوو ئەگەر بە دڵنیاییەوە سەردانمان بکەن ئێمە بە پێی مستەمسەکانیان دەتوانین ناویان داخلی پلانەکان بکەین بۆ ئەوەی کە بێبەش نەبن لە ماف و شایستەکانی ئەو جوتیارێک کە ئارزی خۆی نەبێت بەرمونە بە ئیجار کردبێتی بەگەن و دەخۆدان ئەو چۆن بیسەلمێنە و ئەو بەیتفاق لەگەڵ خاوەن زەویەکە بەیتفاق لەگەڵ خاوەن زەویەکە ئەبێ ئەو ڕوبەری کە خاوەن زەویەکە بە ئیجاردایەتی بە جوتیارێکی تر بەکاردێن ئەبێ بەیتفاق هەردووشیان بەڵێن نامێکیان پێپڕەکەتەوە لە باشە کشتتوکاڵەکان کە ئەم زەویە ئەم بەکاری هێناوە خۆتەکەی لە ساڵی لە ئایندەیە کە بۆی دێتەوە تەسمیری ئەم جوتیارەکان بەڵام بەداخەوە لە زۆر شوێن ئەو شتانە پێشێل کرا و جوتیاران گری و گازنی ئەوەمان لەکەن کە ناچارن خۆیان یانی کێشەکانە چارسەر بکەن. باشە نەدەکرا ببێ ناوتۆمارکردن بێ کابرا مەسەلەن دەخڵدانێکی زۆری کردووە ینی بۆ پێویستی بە تۆمارکردن نەبووە ئەو ڕێشوێنەی کە هەیە بۆی دیاریکراوە ئەوە نەبووە ڕاستە خۆ گەرمی لێوە بکرێ باشتر نەبوو. ئەوە پەیوەندی زیاتر بە حکوومەتی عێراقی و خۆشحاڵ ئەبووین ئێمە ئەگەر ئەو بڕی کە جوتیار خۆی هەیەی وەکو پێویستی وەربگیرایە بە دڵنیایەوە ئەمە زۆر لە کێشەکانی ئێمەشی چارەسەر دەکرد بۆ خۆتان دەزان ئێمە ئەم ناوە تۆمارکردن و دەنگەدەنگ و کێشەی ناونووسین و دروستکردی پلان کێشەیەکی زۆرمان بۆ دروستەکە و هەمان کاتە لە کاتی بازاڕکردنە لە مانگی شەشا کە دەست پێەکە یاخو کۆتای مانگی حەوت دەست پێەکە بە هەمان شێوە کێشە و مەشاکلێکی زۆرمان بۆ دروستەکە بە پێچوانەوە ئەگەر بەبێ پلان بێت هەرچەند ئەوە ناکرێت جوتیار ئەو کاتە بە جوتیار حسابە کە پلانی هەبێت ناکرێت هەست کەس و بۆ خۆی بەروبوون بێنێت و بڵێ من جوتیارم و ئەمە بەرمە سایلۆکان چون ئەو کاتە بازرگانیشی تێدەکەوێت و وە گەنمی دەرەوەی
سنووری جوگرافیایی هەرمی کوردستان عێراق شتێ دەکرێت کە ئەوە بە زیان دەشکێتەوە لەسەر ئابووری وڵات. بۆیە ئێمە پێمان باشە پلانەکان هەبێت، بەڵام بەو ڕێژەی کە وەکو کوشتتوکاڵ بۆیانمان دیاری کردووە، بۆ نمونەکە ماڵن بڕشتی 1 زەویمان بە 700 کیلۆ دیاری کردووە. ئەگەر هەر جوتیارێک ئەو بڕێ لێوە بژێتەوە دڵنیاین کە هیچ کێشێک نابێت و ئەو بڕشی کە بەرهەمی هاتووە جوتیارێک ئەم ساڵتوانێت بڕین بە بازاری کات و زەرمەند نەبێتایە. جوتیار هەیە ئێمستا بۆ خۆم ئاگدارم هاتووە سەردامی کردووە، بە تەنها خۆی نزگەی 6 تەنی تۆ کردووە. ئەم 6 تەنە دڵنیام لەوەی کە ئەم ساڵ لەوانە ئینتاجەکەی ئەگەر بەلایکەمەوە 120 بێ نزگەی 1200 تەنەکە. ئێمە چەندی لێوە بگرمەوە؟ چەندی لێوەرەگرنەوە؟ ئێمە بەپی خوتەکە لیوەرەگیرێتەوە. یعنی لە هەر دوانمێک چەندی؟ لە هەر دوانمێک ئێستاکە کە ئێمە بۆمان دیاریکەوە 170 کیلوە، کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە بەراورد بە پارێزگاکانی تر عێراق، بەراورد بەو ڕێژەی کە ئێمە دامان ناوە. ئێمە 700 کیلۆمان داناوە 170. یعنی ئەو 1200 تەنەی کە باسیەکەی ئەگەر هەی بێ جوتیار لەو 1200 تەنە چەند تەنی لێوەرەگیرێت؟ بەپێ ئەوی خوتەی بۆدان بڵێن چەند دوانی بۆ تۆمار کراوە، بەپێ ئەو بەڵگانی تەسمیری کردووە. ئەو ئەرزە هەمووی خۆی نییە بۆی تۆمارەکرێت؟ نەخێر، ئەو زەوی هەمووی خۆی نییە. وەک لە سەرتا جانت باسی کرد، ئیجاری جوتیارێکی تری کردووە. مەفروض وایە کە زەویەکەی لێ ئیجار کردو خوتەکەشی لێ وەربگرێت. بەڵام بەداخەوە لەم ڕۆژانەی ئەو گفتەمانەیە کە جوتیاران ئەو خوتەیان خۆیان نابەخشن بەو کەسانی کە زەویەکانیان بۆیان کێڵاوە. ناچار ئەم جوتیارە ئاچێت لە بەروبەرمێکی زۆرە، یانی بە هەرزان فرۆش لە بازار ساغی کاتەوە، یاخود ئەبێ بچێت بە نرخێکی گران خوتەی لە بازار بۆ بکرێتەوە کە هین ئەو جوتیارانەیە کە بڵێن یان گەرمیان کەم بووە، یاخود زەویەکانە داوا بە ئیجا خوتەکان نادن. بەستاشە تۆ خۆت لەگەڵ ئەویانی ینی ئەمە بێئومێدکردنی جوتیارە، تۆ جوتیارە گەرمێکی زۆری کردووە، ئێستا بەشێکی زۆر کەمی لێوەرەگیریە. ئەمە وا ناکات کە خۆشیان باسییان کردووە، ئەمە ناومێدی جوتیار نییە بۆ ساڵێکی تر ئەوە ینی وا بکات کە ئیتر واز لە چەندنی گەرمیش بێنێت. ئێمە لەم چەند ساڵی دوهاتووە ڕابردووە بڵێن خۆشحاڵین بەوەی کە کۆمەڵێکی زۆر لە جوتیاری بەرەمهێن لە سونەکەمان دروست بوونە. ئەوەی کە من باسەکەم ئەمانە جوتیای بەرەمهێنن. جوتیای بەرهەمێن ئەوەیە کە پێداویستی خۆی و بازار و وڵات پڕ بکاتەوە. جیاوازی هەیە لەگەڵ جوتیارێکی ترا کە بای خۆی بتوانێت ئینتاج بکات و تەنها بۆ مەبەستی خۆی بێت. ئەم جوتیارە بەرەمهێنانە واز لە کار و پیشەی جوتیاری ناهێنن، هەم کردویانە بە پیشەیەک، هەمش کردویانتە بە بازرگانیەک و ساڵانە ئەم ڕوبەرە فراوان دەچێنن. ڕاستە سادبوونیشی تایە بارگرانییان تێدەکەوێت، بارقورسێک دەکەوێتە سەریان، بەڵام بەداخەوە سیاسەتی وەرگرتنەوەی گەنم حکوومەتی عێراقی کام گەنمە لەلانی ئەوان وەرەگیرێتەوە، ئەوەی کە لە خواروی عێراق و لە کوردستان پەیڕەویەکە زۆر جیاوازە. بەشێکی دیکەی گلەیەکان ڕوبەڕۆی سایلۆکانە. هەموو ساڵێک قەرەباڵخی گەورە لە بەردەم سایلۆکان دروست دەبێت و پرۆسەکە بە خاوی بەڕێوە دەچێت. ئێرە سایلۆی چەمچەماڵە، ئەوەش سەرەیەکی دوور و درێژی جوتیارانە بۆ ڕادەستکردنی گەرمەکانیان. بەڕێزان ئۆتۆمبیلێکی زۆری بار هەڵگێر لە بەردەم سایلۆی چەمچەماڵ وەستاون، چاڕوانی ئەوەیەکەن کە سەرەیان بێت و جوتیاران گەرمەکانیان ڕادستی سایلۆی چەمچەماڵ بکەن، ئەوانەی کە گەرمیان هەیە و ئێمە هاتوونێتە سایلۆی چەمچەماڵ. ئێستا لەگەڵ بەڕێوەبەری سایلۆکە کاکێ من قسەی زیاترەکەین لەسەر میکانیزمی وەرگرتنەکە، چونکە جوتیارێکی زۆر گلەی ئەوەی هەیە کە ڕۆژگارێکی زۆرە نزیکەی هەفتەیەکە لێرە چاوەڕێیەکەن تاوکو ئێستا نەیانتوانیوە بە پێی سەرەکانی خۆیان بێنە ژوورەوە و هەندێک گلەی لەوە دەکەن، کۆمەڵێک واستە هەیە بۆی کە زووتر درەنگتر بێنە ژوورەوە. ئێمە دەچینە ژوورەوە لەگەڵ کاکێ من قساکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵمانە. هاتوونەتە لای بەڕێبەری سایلۆی چەمچەماڵ بۆی کە ئەو پرسیارانەی جوتیاران هەیەنەوە گرفتانی هەیە لە سایلۆکە لێرە ڕوبەڕووی کاکێ من یەکەینەوە.
ئەم لە دوو خەرەباڵی کە لەسەرتانە کاکێ من چییە مەسەلە زۆری ڕێژەی گەنمەیان کەم ئیزنی ژوورەوەدان دوو هۆکار هەیە بۆ ئەم خەرەباڵی یەکەم سواز بۆخوام ساڵ بەروبووم باشە لە چاو ساڵانی پێشووە ینی ئەوەی جوتیارەکانڵێن بە درێژایی 20 ساڵی ڕابردوو وەگەم ساڵ نەبووە بەروبووم زۆر بووە چەندێکە لە سنووری چەمچەماڵ لە سنووری چەمچەماڵ بە پێی ئەو داتانەی کە لە وەزارەتی کوشتتوکاڵەوە بمان گەڕاوەوە 71,000 تەن لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری هەیە ئەو لۆدەژ بۆ واگەڕێتەوە ڕەسید زۆرەواتە پژگیری کشتتوکاڵیان زۆر پێێت تا ئێستا نزیکی 6,000 ڕەسید کراوە ئێمە ڕۆژانە سەروی 6 سیارراکەی نژورەوە بەڵام ڕێژەکە زۆرە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێەوە خەڵکەکەش سیارەکانیان هێنن ڕایەگرن ئێمە ناتوانانی ناچاریان کەن کە لای بەندە ئەوە ناوەکەم 6 سیارە پێنەژورەوە بەڵێ بە تاکید ئێمە لە ساعت هەشتەوە کە سیارراکەی نەژورەوە تاوەکو ساعت 6 یارە و تا تەنانەت 6 و نیشی یارە هەر فرای ئەو نەچەنەوە سایلەکەنەوە لە هەشت سیارراکەی نەژورەوە هەشتی بەیان ئێمە پێش هەشت خۆمان لێرەین چکە ئەو گەرمەی کێتە ژوورەوە چەند خۆناغێکیەوێ چەند ئیشێکی ئەوێ لە معاملاتی ئەوێ فەحسی تاقیگەی ئەوێ قەپانی ئەوێ بەتاڵکردنی ئەوێ دوای دووبارە بێ هەمان کار دووبارە بکاتەوە بە بەتاڵی بچێتەوە سەر قەپان و بێتەوە مختەبەر و ژوورەکان و معاملات و بەڕاستی ینی تەنە هەر ئەوە نییە گەرمەکە بەتاڵکەیت و تاوا بچێتە دەرەوە هەر ئەوە نەفریاکەین وە بە تایبەتی لەم دووسێ ڕۆژەی کۆتاییە گەنمی حکومی واتە گەنمی مستەورەت هاوردەی ئوسترالیمان بۆ هاتووە کە ناچارین ئەم گەنمە حکومیە بێ وەرگین لە پاڵ ئەوەش وەرەگرین یعنی ڕۆژانە نزیکەی 500-600 تەنی ئوسترالیش وەرەگرین کە ئەو گەنمێکە حکوومەتی عێراق وەزارەتی بازرگانی عێراقی بە کڕیوێتی و ئەیهێنێ بۆ سایلۆکان ناچارین کە وەریگرین باشە ینی لەوانە پرسیارەکە زۆر ڕەتی بە جەنابیشتەوە نەبێ ئەو گەرمی خۆمان هەیە جوتیارێکی زۆر گەرمی هەیە کە دایناوە ینی بۆ لە ئوسترالیا و لە وڵاتانی ترەوە گەرمیێت لە کەنەداوێ لە ئەمریکاوێ بۆ ئەو گەرمەی خۆمان ناکردرێتەوە حکوومەت بە پارێک لە جوتیاران هەم ئەوان قازانش بکەن هەم بەرهەمی ناو خۆیە پار معلومی هەموو لایەکە وشکە ساڵی و کەمی بەرهەم بوو ئەو گرێبەستانی کردوێتی پارە کڕیوێتی ناچارە ئێستا وەریگرێت بۆ ئەم ساڵیش وەریگرێت ئەی بۆ ئەم ساڵ گەرمی جوتیاران بۆ هەمووی وەرناگیری ئێستا من لە لای جوتیارەوە هاتووم ڕێژەیەکی زۆری هەیە ئەڵێ مەسەلەن لە دوێنمێکە بنمونە ڕێژەی 178 کیلۆ بۆ هەمووی بەجارێک لێ وەرناگیری بەبێ ڕاستی ئەوە لە دەسەڵاتی ئەمەیانە ئەو ناوانە یاخود پێڵێن ڕەسید کات خۆی وەزارەتی زراعە ناوەکانی تۆمار کرۆ نادوێتێ بۆ بەخاو گەڕاوەتەوە بۆ ئێمە بە هەموو هەرێمی کوردستان من باسی پارێزگای سلێمانیەکەم 230,000 تەن موافقەتی بەغای لەسرە ئێمە ناتوانین لەو 230,000 1 کیلۆ تەجاوز بکەین ئەو 230,000 توانی وەرگین و ئەو 230,000 ڕەسیدیەوە تا پژگیری کشتتوکاڵی هەیە ناتوانین ئەوە پێوترێ خارج الخطە یعنی لە دەرەوەی پلانە لە دەرەوەی پلان حکوومەت گەنم ناکڕێتەوە تەنها لە جوتیارێک کڕێتەوە دەستخۆش بۆ درێژەی پرسیارەکان ئازێتە بێم چینە دەرەوە لە خزمەتانە سایل و گەرمەکان فەرموو جەنابەت فەرموو من وەرگرتنی گەنم لە سایلۆکە چەند قۆناغێکی هەیە کە مابێت قۆناغەکانی چین ینی کەسێکە گەرمەکەی ناو سایل سلێمانی ناو سایلۆی چەمچەماڵ چەندی پێشە تا تەسلیمی بکات زۆر ناخایەنێت سەرەتا کەەوەی بە سەرێت ئەوان بە سەرێ خۆیەتە ژوورەوە ئەو پژگیرەی کە لە فەرمانگە کشتتوکاڵەکانەوە بۆی کراوە ئەو پشگیری بێ پێشووتر کردبێتی بەڵێ پێشووتر لە بەشە کشتتوکاڵەکانی ناوچەکەەوە کردبێتی ئەیباتە بەشی ئامار تەفقیقە کرێ بزانانی ئایا بە فعلی ناوی هەیە لەو سیدیا کە لە بەخاگەڕاوەتەوە ئەگەر ناوی هەبێ کردبێت ینی پێشتر ئەو ڕۆژە کردبێتی چەند ڕۆژێک پێشتر کێشەمانێ گرنگ ئەوەی پێی پێ گرنگ ئەوەیە پێشتر گەڕاوەتەوە پێشتر گەڕاوەتەوە دوای ئەوە ئێمە گوتبینی لەو ناواکەین ناوهەیە بێ لای ئێمە لە ئامار ڕێگە پێدانی بۆکەین لە پرزگە کاتێکی بۆ پڕەکەنەوە چێتە مختەبەر بۆ پشکنی باش ئەی لێرە ڕێکارەکانی ئێرە چیە لە دوای پشکنینێتە سەر قەپان ئەی کێشین بەتاڵێکا و ئەگەڕێتەوە دووبارە لە قەپان بە بەتاڵیژەی کێشینەوە بۆی وەزنی گەنمەکەمان بۆ دەرچێ ئەمە قەپانە
دوایەوە چەند دوو ژووری ئەوێ وردبینیە کرێتەوە و لە ژووری گەنجینەی گەنم داخڵەکرێ و ئەو پیاوە چێتە دەروانی بە هەموو عملەکە کاتژمێرێک ناخانێ ڕەنگ کەمتر نیو کاتژمێرێک بۆ سیارەیەک کە بێتە ژوورە و تاوی گەنمەکەی بە تاڵەکاوە گەڕێتەوە. ئێرە ئەم سایلۆە توانای وەرگرتنی چەندەکەمی هەیە؟ توانای 40,000 هەیە. 40,000 تن بەڵێ. ینی ئەگەر بێت و هەموو گەرمی ئەم سونەرە وەربگیرێت بەشی ناکات چکە باسکە نزیکەی 70,000 بەتایکی ئێمە بەشێک لەو پرژیریانە نەخڵەکەین پێوترێ مناقەلەی خوتا بۆ سایلۆکانی سنووری پارێزگای سلێمانی. چەند سایلۆتری لێ ئەم سونەرە چگە لێرە سایلۆتری لێیە؟ 4 سایلۆ لە سنووری پارێزگای سلێمانی هەیە لەگەڵ دوو بنکەی وەرگرتنی گەنم. سایلۆی سلێمانی چەمچەماڵ ڕانیە سەیسایە و بنکەی وەرگرتنی کەلار و هەڵەبجەشمان هەیە. زۆر باشە. ئێرە پێمان بە شوێنێکی لەیە کە گەنمەکەی عەمبارەکرێت. ئەو لەو سایلوانەیە عەمبارەکرێت. ئەم سایلۆیانەیە. بەڵێ کە سارەکە گەر بچین بەرەو بەتاڵکردنەکە بچین بەرەو بەتاڵ لێرە گەنمەکە کرێتە چاڵێک و پێوترێ و پەر بە شێوەیەک میکانیکی ئەو گەنما گوازرێتەوە بۆ بەو کۆنفایرانەواتە ناقل گوازرەوە بۆ هەر سایلوێک کە بمانێ بە لە ڕێی کۆمپیوتەرەکەەوە ئەیگواسینەوە بۆ سایلۆیەکی ئەمانەیە. بەڵێ ئەلکترۆنی ئەمەیان گەنمی حکومیە ئەمە گەنمی هاوردەیە ئەم سیارانە ئەمە گەنمی جوتیارە بەڵێ ئەمەیان گەنمی هاوردەی ئوسترالیە. ئەو سارانەی کە خۆیان جەگیان نێبێ بەم جەکەی خۆمان بەرزکەینەوە ئەو سارانشی کە خۆی جەگی هەیە خۆی بەرزێکات. ئەگەر بچیدا ئەو دیوەبینی گەنمەکە چێتە چۆ و چۆ نەبوات. باشە هیچ پرۆسەیەکیش بێکەم و کورتی نیە. پرۆسەیە بێکەم و کورتی نابێت و گلەی جوتیارانیش حەقی خۆی توانێت ئێوە شخصی خۆتان هەیە. ئێمەش لە بەرامبەر ئەو گلەیە لەوانەیە موبەڕی خۆمان هەبێوانە. ئێستا ئەوەی هەیە ینی کاکە من ئەگەر بێت و مەسەن ئەم سایلۆیە فراوانتر بکرێت بتوانێت فراوانتر بکرێت لەوانەیە هەم بۆ هەم بۆ جوتیاریش باشتر بێ عملیەکان سەریعتر بن. فراوان ناکرێت بێ سایلۆیەکی قورسە فراوانکردنی بەڕاستی ئەبێ لە سایلۆیەکی بەڵێ ئەو گەنمە لێرە بەتاڵەکرێ لە ژێرەوە ناقیلە ئیبا بۆ سەرەوە گەنمەکە بەتاڵەکرێتە ئێرەوە. کاکێ من هۆکاری ئەوەی کە ناتوانن لە ماوەیەکی کەمە گەنمی جوتیاران ساڵان وەربێت چییە؟ دیارە ئەو کاتێک کە دیاریکراوە لە دەسەڵاتی ئێمەیان نییەوە وەزارەتی بازرگانی عێراقی بڕیاری لێدا لە ڕۆژی دەستپێکردنی وەرزی بە بازارکردنی گەنم ئەو بڕەشی کە دیارەکە لەو ڕۆژەی کە دەست پێکا تا ڕۆژەی ئەو بڕە دیاریکراوە وەرەگرینی ئەمە بەردەوامە بین تەنانەت لە ڕۆژی هەینی و ڕۆژانی جەژن ڕۆژانی پشووی ڕسمی لە دام و دەستگاکانی ترای ئێمە بەردەوامی لەداوام ئەمە سمەستا زۆر لە دەرەوەستان بۆ ناتوانن بە چەند ڕۆژێک خێرا ئەمامووی بکرێ ناتوانین توانای سایلۆکەمان لەوە زیاتر نیە ماتۆڕێکە ناتوانین لەوە زیاتر زەختی لێ بکەی ڕۆژانەی خۆی لە سەعات 8ەوە تا 6 یارە ئیشەکە لەوە زیاتر ناتوانانی زەختی لێ بکەیت. دەبێت چی بکرێ بۆ ئەوەی ئەم پرۆسەیە خێراتر بکرێ مەسەن ئەم ماتۆڕە ناتوانێت بکرێ بە دوو ماتۆڕ بە سێ ماتۆڕ نا ئەوە شتێکی ئەوە کارێکی میکانیکیەوە دەستکاریەوە ناکرێ بەڵام ئەکرێ پرۆسەکە درێژتر بکرێتەوە ئەمە جاروایە 40 ڕۆژ نابا بە 50 ڕۆژ تاو بێت هەموو ساڵێک ئەمە حاڵەتە دووبارە بێتەوە نیانە حاڵەتێکی یاساییە چکە پرۆسەکە لە کاتێکی دیاری کراوەیە درێژخایەن نییە بێت لەو کاتە دیاری کراوەیە تۆ ئەو بڕەگەنمە وەرگری لەبەرەوە بە دڵنیایەوە سەرە دروستە بێت. هەندێک دەنگۆ هەیە کاکێ من لەسەر ئەوەی خەڵکێک فێر بوون لە دەرەوە ڕەسیدی جوتیارانەکردنەوە گەنمەکانیانەکردنەوە بە نرخێکی کەمتر بێنن لێرە دەیفرۆشتنەوە ئەمە چۆن؟ ئێمە دوو مەرجمانەیە بۆ کەسەی گەنم ڕادەستێماکە یەکەم پشگیری کشتتوکاڵی پێبێت دووەم گەنمی پێبێەوە لە بەپێ ئەو مواسەفات و ڕێنمایەنە بێ کە ئێمە دیاریمان کردو لە تاقیگای دەرچوو نازانین جوتیارە یاخود بازرگانە یا شتێکان بەڕاستی ئەوەی کە دێ جوتیارەکە خۆی ڕەسیدەکەی و گەنمەکەی پێفرۆشێتەوە ئێمە ناتوانین ڕێگری لەو حاڵەتانە بکەین. هەیە حاڵەتی وە بە تاکید ئەوەی کە ڕەسیدەکەی بەناوی خۆ نەبێ کڕیوێتەوە بە تاکید هەیە بەڵام بۆ ئێمە
بێ خاوەنی ڕسیدەکە لێرە بێ و هەویەکەی پێ بێ و گەنمەکەشی بە پێ ئەو مواسەفاتە بێ کە ئێمە داواکەین ئێمە گلەی کێشەمان جوتیاران لە ئێوە چییە؟ گلەی بە پلەیەک قەنات وایە لەو سەرە زۆرەی دەرەوەیە ئەو قەرەباڵغیە ڕەنگە هەفتە و هەشت ڕۆژ و تا زیاتری چاوەڕێ بکەن ئەوش حاڵەتێکی یاساییە چکە تۆگەر پرۆسێک بتوێت لە ماوەی 30 بۆ 40 ڕۆژە ئەوەنە 1000 تەن گەنمەوەرگی حتمما قەرەباڵغی دروستە بێت. یعنی هیچ هەنگاوێک ڕێگەیەکتر نییە بۆ ئەم پرۆسەیە باشتر بکرێت ساڵانە کێشێت هەنگاوی تر بەڵێ هەیە بەتایکی ناوچەکان جیا بکرێتەوە بۆ نمونەیەرە نۆ ناوچەمان هەیە ناوچە بکرێت بۆ نمونە ناحێ بەسەرە دانرێ بۆی ئەو قەرەباڵغیە دروستمە بێت. گەرمی کوێ دێتەوە ئێرە؟ قەزای چەمچەماڵ، ناحەی سەنگاو، ئاغجەلەر، تەشەی جەباری، تەشەی کاکەمەند، شوان، قەرانگیر، ناحەی شۆڕش، هەشت ناحێ و سەنتەری قەزای چەمچەم. باشە کۆتا پرسیارم ئەوەیە فشارتان زۆر لەسەر نییە بۆ مەسلەی پێش و پاش خستن چکێ بەشێک لە جوتیاران گلەی ئەوە شەکە بە تاکید هەیە بەڵام ئێمە هەوڵمانداوە نەبێ ینی هەوڵی زۆرمان داوە هەموو خەڵک بەسەرەی خۆی و بەو شێوەیە بێت. دەستخۆش لە کاکیان زۆر سپاس ئەمازیێتمان نای سپاس بەڕێزی. یارەمە قسەکانی بەڕێوەبەری سایلوی سلێمانی و کاکیان من سایلۆی چەمشەماڵ بوو ببورن لەسەر ئەو ڕێکارانەی کە لێرە چۆن گەنم وەرەگرن بە چ میکانیزمێ وەریەگرن و لە دەرەوەش ئێمە وێنەکان پیشانەی کە سەرەیەکی زۆر وەستاوە جوتیاران لە سەرەدا وەستاون چەند ڕۆژێک وەستاون ینی هەشیانە پێما بە کاکی من ڕۆژانە چەندێک پارەی بارەکەی دەن 50 بۆ 100,000 وەڵاهی بە تاکید بکات چەند ڕۆژ زیاتر بمێنیتەوە زیاتر پارادەن ینی وەش جارێکی در بارگرانی لەسەر ئەوان و ینی ئەوان کاک وەکو سایلۆش وەکو سایلۆی چەمشەماڵی دەڵێن ئێمە توانای وەرگرتنی هەرەوەنەمان هەیە کە لە ڕۆژێکا 50 کەس 50 بار دەکەنە ژوورەوە 50 بۆ 60 بار بۆیە ئەوان دەڵێن ئەگەر بێت و میکانیزمەکە خێراتر بکرێ پێویستە ناوچەکان جیا بکرێتەوە و لە هەمان کاتدا سایلۆی تر هەبێ بۆی کە ساڵانە جوتیار بە شێوەیەکی خێرا و ئەو وادەی دیاری کراوە بتوانرێت گەنمەکانی لێوەربچیرێ ڕادەیە کە هەیە لە جوتیاران وەرەگیرێ و حکوومەتی عراقی ینی ساڵانەم گرفتە دووبارە بێتەوە بە وەزارەتی بازرگانی بە تایبەت گرفتە بۆ هەرێمی کوردستان دروستیەکە ڕێژەیەکی زۆر کەم گەرمی جوتیاران وەرەگرێت کە بڕەکەی کەمە. ئێستا باتایە و بە نمونە جوتیاران دەڵێن ئەو ڕێژەی کە هەیەە ڕێژەیەکی زۆر هەیەە گەنم بەبێ ڕەسیت لیان وەربگیرایە ئەم کێشەی ئێستا دروست ناوە چونکە بە نمونە جوتیارێک گەرت وەکو ئەو حاجی کە جوتیارە باسی کرد 40 تەنی هەیە تەنها 8 تەنی لێوەرەگیرە ئەوەی تر ئەبێ بخۆی لە بازارە ساقی بکاتەوە ئەوەیش پارەیەکی کەمەکە بۆیان گرفتە بۆیان بۆیە داواکارن و گرفتانە چارەسەر بکرێ و جوتیاری تریش گلەی هەیە ئەمە هەوڵەدەین گلەیەکانی ئەوانیش بگوازینەوە. سەرڕای ئەوەی بڕێکی کەم گەرمیان لێوەردەگیرێت زۆرێکشیان گرفتی ئەویان هەیە دەبێت هەفتەیەک بوەستن لە هەمان کاتدا دەبێت پارەی باریش بدەن ئەوەش مەسرەفێکی دیکەیە بۆ سەرشانی جوتیاران. جەنابتان باستان لەوە کرد چەند ڕۆژێکە وەستاون لە سەرەیە تاوەکو لە سایلۆ گەنمەکەتان ڕادەستپەن چەند ڕۆژە وەستاونیەوە لێرە؟ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دیارە ئەم سایلۆیەکی زۆر خەڵەباڵغا زۆر لۆدی لەسرە خەڵکی تر لە دەوریبەری ڕانیە و لە خواروی بەغاوە دێن بۆیە لۆدێکی زۆری لەسەر و من 15 ڕۆژە سیارەکەم ڕاگرتووە ئەمڕۆژ بەرم ناکەیت. ڕۆژانە چەندەیەن لە بەرامبەری ئەگەر سیارەکەی خۆتان نەبێت؟ ئەگەر سیارەکەی خۆمان نەبێ بە پێی ڕێکەوتنی ساحیبی گەنمەکە و وینەکەیە سایقی ترێلەکەی باوڵی هەیە شەوی 50,000 لێ وەرەگرێ هەیە ئیتر یەک جار بۆ خۆی ڕێکەوتۆ لەگەڵیا بەو سعری کە ڕێکەوتۆ لەگەڵێ لە 50 هەیە بە تەنی بە 6,000 بار کردو. ئەم گرفتانەتان ئەمە ساڵانە دووبارە بێتەوە یا هەرم ساڵ وایە زۆر؟ وەڵاهی ساڵانە ساڵی پاروانە چوون بە حکمیەوەی گەنم کەمتر بووە کەمترم گرفتانە توشمە بەڵام ئەم ساڵ بە حکمیەوەی گەنم زۆرە ئەم گرفتانەمان توش بووە و من هیوادارم یعنی کارێک بکرێکە هیچ شۆنانی تر نێ بۆم سایلۆیە بۆ نمونە هەر سنوورە و بۆی دیا بکرێ ئێستا کابرا لە ڕانیە سایلۆی پیرەمەگرون هەیە ڕەنگە سایلۆی خۆیان هەبێ بۆچی بێ بۆ ئێرە بارگرانی بێ بۆ سەرم سایلۆیە و کارمەند و بارگرانی بێ بۆ خەڵکی ئەم سنوورە یان بۆ نەبۆچی لە خواروی عێراقەوە بێ یان کۆمەڵێک هینی بێجەک هەیە کە گوتیان بار ناکرێت لێستا هەر بارەکرێ ئەمەش بارگرانێکی زۆرە بۆ سەر سایق و ساحب گەنمەکانی ئەم سنوورە. باشەی گرفتی ئەوەی کە
گەرمتان هەمووی لێ وەرناگیرێ ئێستا تۆ بەنمونە چەندت هەیە و چەند لێ وەرگیرا و چەند ماوەتەوە کە لێت وەرنەگیرا بێت بەڵێ ئەوە کەوتۆ سەر ڕەسیدەکە چەند ڕەسید هەیە ڕێک بە پێی ڕەسیدەکەی خۆت گەرمت لێ وەرەگیری بۆ نمونە تۆ چلتەن ڕەسید بۆ کراوە چلتەنت لێ وەرەگری زیاتر لێ وەرناگیری هیچ ئیزافەیەکیان بۆ نەکڕ ڕەسیدە گرفت نییە بۆ جوتیار بەنمونە هەیە لەو ڕێژەیە زیاتری هەیە ئەی باشە چی لێ بکە گەرمەکەی بە دڵنیایی ئەوە گرفتە هەیە فەلاح 100 تەن گەنمی هەیە 200 تەن گەنمی هەیە 20 تەنی بۆ کراوە ئەی چی لە زیادەکەی بکە ئەبێ بۆی بکڕێ تەنێکی لەوینا چۆتە نزیکەی 125,000 ئێمەش گرفتە بۆ ساحێبی گەنمەکە و بارگرانیە بەڕاست باشە چیتان بۆ بکرێەوە هەم ئاسانکاری لێرە هەم بۆ مەسلەی وەرگرتنی گەرمەکە وڵا لە ڕاستیە گەر بۆ نمنا تازەم ساڵ هیچ بەڵام ساڵای تر تۆزێ ڕەسیدەکە زیاد بکرێ بۆ فەلاح یارەمی چاوکارتانە ئەگەر لەسەر ڕەسیدەکە و لێتان وەرنەگیرێ حکومەت لێتان وەرەگرێ ئەخر حکومەت لێمان وەرناگرێ حکومەتی هەرێم نەک عێراق بەڵێ وەڵاهی ئەو زانیاریم نییە دەربارەیە بەڵام وەری ناگرێت تەبان وەری ناگرێ بەڵام مەبەستەکەی من ئەوەیە حکومەت هاوکارتان تا چەند هاوکارتانە مەسەل لە مەسەری وەرگرتنی ئێستا گەرم تۆ جوتیارێکی ئەو گەرمەی کە دەمێنێتەوە دەبێت لە بازاڕا بیفرۆشی پارەیەکی کەمتر حکومەت لێتان وەربگرێت ئەمە هەبوو تا ئێستا شتیوانە بۆ ناوڵ هەرەوەنی کە ئەیوێتە سایلۆکەوتەوە ئەگەر ناباقیەکەی زیادەکەت لێ هەرچەنێ بە زیادەکەت ئەدەنەوە و بەپێی ئەو ڕەسیدەی کە تۆ هاتە هەرچەنێک بێ ئەو نێت لێ وەرەگرن باخیت بۆ بارەکەنەوە لای ئێمە یەک سیارە بە دەسترێ خۆی بێنایێتەوە ئەو ئێمە بزانە لە ساحەکە وایە پیاوازانێ ئەو پیاوەی لەگەڵمانای مام عەزیز مستەمری خوان نەگڵا بەکانێ پێ کارمەندیان نییە ئەبای خاتە سایلوێ بەقەت نامەزیک داوی حەزۆری لە کارمەندیانی ئەچێتە سەر سیارەکە سێ ڕەقەمەکۆی سێ وەسڵەکەیەکە تابە یەک بن ئینجا لە سیزەکەی لای خۆی نووسێ لە دوای ئەوکە طبعا ئەم کارتانە مە لە سایلۆی چەمچەماڵ دەکرێت ئەمە کارگەڕی ئەم کارتانەدا هەر جوتیارێک کە سرەی دێت سەری دەگاتە سەرەوەی کە بارەکەی بێنێتە نێو سایلۆی سلێمانی ئەم کارتەی پێدەتێت لەلایەن کارژێڕیەوە دەوتێت هەر کەسێک هەر جوتیارێکە دێ باری پێ ئەم کارتەی پێ نەبێت ناکرێتە ژوورەوە ئەمە کارتێکە بەم جۆرە دروستکراوە و پێش وەختە دەدرێت بە جوتیارەکە ناوانەی کە سەرەیانە یعنی لەسەر ئەوە کاک جەوهر هیچ کەسێک بۆی نییە بێتە ژوورەوە ئەگەر ئەمەی پێ نەبێت بۆی نییە بێتە ژوورەوە ئیلا وەرەقەی پێ نەبێت ئەو وەرەقەی ژەمە لە گەراجەکە تەوزیعەکەی ناوەکانە خوێنێتەوە ئەو فڵان کوڕی فڵان یەکسەر کاتەکەی دێنێ و ئەیوانێ و بە واستە و واستەکاری ئەمانە واستە بڕان ناکەم هەبی بەخوا مدیرەوە کاکێ منە خزم خۆیەتی وەستاوە چاڕی سرەی ئەڵێ سرەی خزم خۆمە بەبێ وەرەقەی مەیکەنە نایکە بەڵام بەس ڕەبزەکان نەبێ ڕەبزەکانەوە جیایە کابرا سەڵتە ڕۆژەوە ساوە دوایەوە گەرمەکەی ئەڵێ بڕۆ پاکیکە پاکیکەڕۆکە هێتەوە بەرەقەیەکی ئاوایە دەنێکەنە بەڕێبەری کشتتوکاڵی چەمچەماڵ باز لەوەش دەکات پێویستە پێداچوونەوە بە پشکی هەرێم بکرێت پێویستە حکوومەت سوورتر بێت لەسەر زیادکردنی پشکی هەرێم چونکە زۆرێک لە جوتیاران بەهۆی وەرگرتنی بڕێکی کەم لە گەنم گرفتیان بۆ دروست دەبێت باشە بۆ بازاڕە لە هەرێمی کوردستان دروست ناکرێت حکوومەتی هەرێم خۆی گەنم وەربرێتەوە ئەوەی کە حکوومەتی عێراق وەری ناگرێت لەسەر ئەوە حکوومەت خۆی وەریگرێت گەنم کێشەکە لە چیە کە وەری ناگرێت گەنم پەیوەستە بە بودجەی سیادیەوە بودجەی سیادیش پێوەستە بە حکوومەتی عێراقیەوە بودجێکی زۆر زەبەلاح مەبەستم دروستکردنی بازاڕە بۆ یعنی لە حکوومەتی هەرێم بیکرێتەوە بازارێکی بۆ دروستکات بازار مەگەر بازاڕی دەرەوە بازاڕی دەرۆژ بەداخۆ ئێمە بۆ هەندانی جوتیار مەبەسمە یعنی ئێستا بنمونە جوتیار زەرێکی زۆرەکە حکوومەت بتوانێت دەستبارێکی ئەو زەرەرە بێ لەگەڵ جوتیار لە ساڵانی ڕابردووە دوو کۆمپانیا هەڵستان بە وەرگرتنەوەی گەنم لە جوتیار بە مەستی تەسنیعکردنەوەی یاخود دروستکردنەوەی وەکو ساوەر و وەکو معکەرۆنی و ئەو پێداویستانەی کە بەکاردێت لە دەرەوە نەیەت و لە کوردستان دروست بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەمساڵ ئەو بەرنامە پرۆژێ نەما ئەگەر ئەوە هەبێت کشتتوکاڵ بە پیشەسازیکردن بکرێت حتمما ئەو کاتە ئێمە پێویستمان بۆ نابێت بەروبمەکانمان بە نرخێکی هەرزان لە بازاری خۆمان یان لە بازاری دەرەوە بفرۆشینەوە ئللا ئەبێ کشتتوکاڵ بە پیشەسازی بکرێت بۆی بتوانین هەموو
بڵێن ڕینەکان پڕکەینەوە پێداویستەکان پڕکەینەوە لە هەموو جۆرەکان بۆی خەڵکیش ئیسفادەی لێ بکات و هەلی کاریش بدۆزینەوە و جوتیارەکانیش مەویست نەبن لەو بەروبانی کە بەرهەمی دێن. ئێستا بەشێک لە جوتیاران لێواکەن دوو سایلۆی تر هەیە لە سنووری بازیان کە عەرەبن و گەنم بە پارەیەکی کەم 400 بۆ 350 دینار 350 بە 400 دینار لە خەڵک وەرەگرن ئەمە چۆنە ئاگادارن چۆنە؟ من نەمان بیستووە کە سایلۆ هەبێ لە سنووری بازیان و لەلایەنی هاوڵاتیانی ترەوە بڵێن گەنموەکو ساحەیەک شوێنێک نییە هیچ شوێنێکی لەم نەمان بیستوو ئێمە لە بازیانیش بێ لە سنووری ئێمەیان نییە وە لە سنووری بەڕێوەتی بازیانە. زۆر باشە. ئێستا جوتیاران چی بکەن گەرمەکانیانەوەی کە زیاد لیان وەرنەگیرێ دەبێت چی لێ بکەن؟ ئێستا بۆ نمونە چوومەتە عەمبار لە عەمبارە گەرمیداناوە و کابراڵێ من ئەگەر بش فەوتێت ینی ئافاتیش تووشی بە من ئامادەنی بۆ پارەکەمە بیفرۆشن. بەڕای تۆ حەل چییە؟ وەڵڵا حەل ئەوەیە کە لەسەر حکومەتی هەرێمە کە بازاڕێکی ئەوە تویان بۆ بدۆزێتەوە کە ئەم جوتیاران سودمەند بن و زەرمەند نەبن. بازارەکەش یەکەم ئەبێ لە ڕێگەی وزارەتی بازرگانی حکومەتی عێراقیەوە حکومەتی فیدراڵەوە تەنسیقێک هەبێت بۆ ئەوەی بتوانن ئەم بڕەگەنمە بە تێکرا لە جوتیاران چۆن لە جوتیارانی خواروی عێراق بە تێکرا وەرەگیرێت بە هەمان شێوە لە جوتیارانی کوردستان بە تێکرا وەربگیرێت بۆ خۆتان دەزانن ئێستا قەیرانێکی خۆراکی جیهانی هەیە بەهۆی ئەو قەیرانی کە لە بینی رووسیا و ئەو شەی رووسیا و ئۆکرانیا هەیە کام وای کردووە نرخی گەنم هەم لە بازارەکان جیان بەرز بێتەوە هەمیش بڵێن بڕی پێویست بەردەست نەبێ وەکو بازار. بۆیە حکومەت لەسەرەتی تەنسیقی تاو لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقیە بکرێت بۆ ئەوەی جوتیاری کوردستان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ جوتیارێکی بەسڕە ڕوومادی باعقوبە دیوانێ. بۆیە جوتیار هەر جوتیارە هەمویان هەر عێراق یەک سەبەتەی خۆراکیە مەفروض وایە هیچ جیاوازیەک نەکرێت و جوتیاری ئێمەش هاوشێوەی جوتیارەکانی ئێوان سوودمەند من لەو پلانە و لەو بازاڕکردنی کە لە حکومەتی عێراقیە جێبەجێکرێت. باشە کاعیسا ئەمەی ئەم ساڵ هەیە گەنم ینی دەرەجەیەک و دووسەی هەیە بە هەمان شێوە وەرەکی دێت نرخەکانیان جیاواز نییە لە ڕێژەکانیان بەپێی زانیاریەکانی ئێمە کاوە زیاتر لە اختصاصی برادرانی بەڕاتی ساری و چەند چەماڵە پلەیەک و پلە سێ نییە هەمووی بە یەک نرخ وەرەگیرێت کە نرخی 850,000 بەڵام لێبڕین هەیە بەپێی ئەو نسبەی ئەو ڕێژەی کە پیسی تایە یاخود جۆری تری تایە بەپێی ئەوە ڕێژەیەک لە ئەبرێت. وەڵای وردەکاریەکانیدا ئەوانە من شارزایم نییە لە وردەکاریەکانە بۆ هەر بڵێن لێبڕینی یەکەم چەنە لێبڕینی دووەم چەنە لێبڕینی سێم چەنە ئەوان زیاتر معلومات وردەکاریان کاشێک دوا پرسیارم بە ئەوە بێ ئێوە کشت و کاڵن ینی ئەڵێ جوتیار ئێوە زیاتر بە پشت و پەنازانن و یارمەتیان بدەن و هاوکاریان بکەن بۆ دەنگیشان بگێنن ینی بەڕای تۆ ئەبێت چی بکرێت بۆی جوتیار لەو ناومێدیە بێتە دەرەوە ساڵانە خۆ دەزانێمە دووبارە بێتەوە. جوتیار پێویستی بە دوو شتە بۆەوەی لە سەرکاری خۆی بەردەوام بێت و ئینتاجێکی باش و خزمەتی وڵاتەکەی بکات. یەکەم جوتیار وابەستەی زەوی و خاکی خۆی بووە بۆ هیچ مەبەستێک وازی لێ نایەنێت. دووەم لەسەر حکومەتی هەرێمە لە کاتی پێویستە بە نرخێکی پاڵپشتی کراو بنەتۆی باش سەنفی باش جۆری باشی بۆ دابین بکات لەگەڵ کودی باشە. سێم بازار زۆر گرنگە بۆ ساختنەوەی هەموو بەروومێک چ کوشتکاڵی بێت چ پیشەسازی بێت. بازار دابینکردن بۆ جوتیار گەورەترین پاڵپشتە بۆ ئەوەی جوتیار باشترین بەرهەمی هەبێت و باشترین خزمەتی زێوەکەی خۆی بکە. ئێمە چەند ساڵانی پێش و زۆر لە بواری ڕێنمایە کارمان کردووە و هانی جوتیارەمان داوە کە خزمەتی بەروومەکانیان بکەن بۆ شێوەی کە ئینتاجێکی باشیان لێ دەست بێت. بۆ ئاستە نەبوو کە ئێمە لێ چاوەڕانکەن بەڵام خۆشبەختانە لەبەرەوە ئێستا کە بازارەکە کراوەتەوە ئەگەر بە ڕێژێکی کەمیش بێت بۆ جوتیاران و بازارەکە لە نزیکی شارەکەی خۆمان دروست بووە وای کردووە جوتیار ئێستا زیاتر خزمەتی زەویەکانی بکات چ پەینی باش چ بە دوای جۆری باشی گەنما بگەڕێ کێڵانی باشی بۆ بکات و قڕکەری باش بکات بۆ ئەوەی دەڕوودانێکی باشی دەستکەوێت و لەو سەرەوە بتوانێت سود و ئیسفادەی لێ بکات. دەستخۆش
وەڵام من یەک شتەڵم کاشە ینی بۆ بینەرانیش ینی گوێبیستیەوە بن ئەوەی کە ئێمە بینیمان ینی ناومێدیکی ئەجگار زۆر بوو بە دەموچایی جوتیارانە و دیاربنجانە حەقیشیان نییە چونکە ئەوان ینی ساڵانە ئەمە چەند مانگە خزمەتی ئەو بەرهەمەیانەکەن ئێستا هاتوتە بەرهەم بەڵام لیان وەرناگیرێ اینجا تۆ سەیری ئەوەکە لە وڵاتێکی وەکو ئۆکرانیا کە ئەم ساڵ کێشەی تایە زۆربەی هەر زۆری وڵاتەکان کێشەی کەمی گەرمیان بۆ دروست بووە ینی ئێمە ئەو بەرهەمە جوانەمان هەیە لە ناوخۆ ئەوە تا بەهۆی ناومێدکردنی جوتیار و وەرنەگرتنی گەرمەکەی ینی بەشێک لە جوتیاران ئەڵێن ئامادەین تووشی ئافات بێ بەڵام نایدەین بە 250 دینار 300 دینار بۆیە داوای ئەوەکەن ئەو بازاڕی کە ئێستا هەیە مادام عێراق ئەو بازاڕی بۆ نەرەخساندون حکوومەتی هەرێم کارێ بکە ئەو گەنمە وەربگرێت یان لەیان بکڕێتەوە بە نرخێکی وەسەد ئەگەر ئەوەی حکوومەتی عێراقیش نەبێت 820 دینارە بەرمونە 650 دینار ئەگەر یان 550 دینار 600 دینار دابدرایە بۆی بتوانن ئەوان ساڵێکی تر وریەکیان هەبێ بۆی دووبارە دەست بکەنەوە بە ئیشکردن سواز بۆ جەنابتان یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاو. جوتیاران دەڵێن ئەمە پرۆسەیەکی هیلاکەرە و ئەو ڕێشوێنە توندانەی کە هەیە وای کردووە کە بێزار بن لە ئیشکردن ئەو گەنمەی کە دەمێنێتەوە و لیان وەرناگیرێت لە بازاڕیشتا پاریان بۆ ناکات دەڵێن هەر کیلۆیەک 350 دینار بۆ 450 دیناریان بۆ دەکات هیچ کات ئامادەش نین هەرزان فرۆشی بکەن تەنانەت ئەگەر گەنمەکەشیان تێک بچێت.